ئێرە گۆمی فێڵاوە لە سنووری باڵەکایەتی. زبڵ و خاشاک و پاشماوەی گەشتیاران جوانیەکەی شێواندووە. من لە سلێمانیەوە هاتووم، هەرچەند شوێنەکەی زۆر سەختە و تا ئاگەیتە ئێرە شوێنێکی سەختە تا ئاگەیتە ئەم شوێنە بەرزە، بەس ژینگەکەی زۆر پیس کراوە بەداخەوە خەڵک گەشتیاریەکان زۆر شوێنەکان پیسەکەن و پاکی ڕای ناگرن. خۆی پێشتر زۆر جوان بۆ کۆی بوان بینی لە دیمەنەکانە، بەس بەداخەوی ساوای لێ هاتووە. لە ڕۆژانی پشوو گەشتیاران ڕوو لە دەڤەری باڵەکایەتی و بە تایبەت گۆمی فێڵاو دەکەن، بەڵام پاشماو و زبڵ و خاشاکەکەیان لێرە جێدەهێڵن. ئێمە لە هەولێرەوە هاتین، بەڕاستی ئەو ژینگە جوانەی کە لە وێنەکان دەیبینین کەربێت و بێتە سەرڕاستی ئەو های نابینین، لەبەرەوەی گەشتیاران کە دێنە ئێرە بەڕاستی ژینگەکە ناپارێزن، یعنی لەسەر ئەو گوژوبریا ئاگر دەکەنەوە، خاشاک و یعنی زبڵ و ئەو شتانە لێرە بەجی دێلن، یعنی بەڕاستی ئەتو کە دی ئەو دیارە دەبیوەکی ماڵی خۆت تەمەشاکەی، یعنی ماشەڵڵا سروشتی زۆر زۆر جوانی هەیە، بەڵام لەبەر پیسی و زبڵ و شت ناتانی ئەستا ڕسمیشی لێ بگری بەداخەوە، خاستن گۆمی فێڵاو گۆمەکەش یعنی زۆر زۆر پیس بووە، بە هیوام ئەوەی کە ئەو کەسانی دێنە ئێرە وەکو چۆن ماڵەکەی خۆیان بە پاک و خایانی ڕادەگرن ژگەکەی خۆشیان بپارێز. گۆمی فێڵاو بە دووری 8 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای چۆمان و 1784 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزە. جوانی گۆمی فێڵاو وای کردووە ساڵانە هەزاران گەشتیار ڕووی تێ بکەن، بەڵام هەر گەشتیارانیشن بەهۆی بەجێهێشتنی پاشماوە و زبڵ و خاشاک سروشت و ژینگەی گۆمەکەیان پیس کردووە. پێشەوە مەحموود کورسات نیوز، گۆمی فێڵاو لە دەڤەری باڵەکایەتی.